دیپلۆماسی لە نێوان سەرکەوتن و فشار لەسەر ئیسرائیل بابەتی سێمی بەرنامەی ئەمڕۆکەمانە لە نووسینی بەڕێز ئاری مەحموود قەرەداغی لە کۆتایی هەفتەی پێشوودا یەکەم دەوڵەتانی گروپی حەوت فەلەستینیان وەک دەوڵەت ناساند. ڕۆژی دووشەممە فەڕەنسەش بەدوای داهات یەکەم دەوڵەتانی گروپی حەوت کە دانیان بە فەلەستین دانا. ڕۆژی یەکشەممە بریتانیا، کانادا، ئوسترالیا و پۆرتەغاڵ خاکەکانی فەلەستینیان وەک دەوڵەت ناساند. فەڕەنسەش ڕۆژی دووشەممە بەدوای ئەوان داهات. بۆ دەوڵەتانی گروپی حەوت کە بریتین لە فەڕەنسا و بریتانیا و کانادا ئەمە کاردانەوەی ڕاستەوخۆیە بەرامبەر بە دۆخی شەڕ کە تا دێت دراماتیکتر دەبێت لە غەزەدا. ئەوان دەیانەوێت فشاری سیاسی بخەنە سەر ئیسرائیل و لە هەمان کاتیشدا ڕوانگەیەکی سیاسی لە شێوەی چارەسەری دوودەوڵەتیدا پێشکەش بە فەلەستینیەکانیش بن. ئەمەش بەو هیوایی زۆرترین کەس ڕوو لە ڕێکخراوی تەرۆریستی حەماس و ڕێکخراوە تند و تیژەکانی دیکە بکەنەوە. هەموو دەوڵەتانی گروپی حەوت نانەوێت دان بە فەلەستیندا بنن. ئەمریکا و ئیتالیا و ئاڵمان بە ئاشکرا نایانەوێت بۆ ئێستا ئەم هەنگاوە بنن. پەیوەندی مێژووی بە ئیسرائیلەوە باز لێ بکەین. ڕەتکردنەوەی ئاڵمان بۆ بەشداریکردنەوەی هەروەک ئیتالیا کاندامی گروپی حەوتە پەیوەندی بە شەڕی جیهانی دووەم و بەرپرسیارەتی ئەم دوو دەوڵەتە هەیە لە بەرامبەر هۆلۆکاستدا. هەر لەبەر ئەم هۆکارەش ئاڵمان یەکێک بووە لەو وڵاتانەی لەو کاتەوە بەهێزترین پشتیوانەی ئیسرائیلی کردووە. کاردانەوەی ئیسرائیل بەرامبەر بەو دان پێدانانە باس لێ بکەین. ئیسرائیل هەڕەشەی بەرپەرزدانەوەی کردووە ئەگەر دەوڵەتانی دیکەدان بە فەلەستیندا بنن. ئیسرائیل هیچ کاریگەریەکی ڕاستەقینەی بەسەر وڵاتانەدا نییە کە ئێستا دانەوێت بە فەرمی دان بە فەلەستیندا بنن. جگە لەوەش تەنانەت لە ئیسرائیلیشدا دەوترێت ئەوە دەزانرێت کە دانپێدانانی سیاسی لەسەر زەویدا گرنگیەکی پراکتیکی کەمی هەیە. بەڵام ئەوەی سەرکردایەتی ئیسرائیل بێزار دەکات ئەوەیە کە دەوڵەتە گرنگەکانی ڕۆژاوا کە پێشتر دۆستی ئیسرائیل بوون ئێستا خۆیان دوور دەخەنەوە. وار بۆیە ئیسرائیلیش زیاتر لە سیاسەتی جیهانیدا گۆشەگیر دەبێت. سەرکەوتنی دیپلۆماسی ئەو ڕاستیەی کە زیاتر لە 150 دەوڵەت لە هەموو ناوچەکانی جیهانەوە فەلەستینیان وەک دەوڵەت ناساندووە سەرکەوتنێکی دیپلۆماسیە بۆ پێی کە ئەمەش ڕێژەی دانپێدانانەکەی نزیکەی لە 80 نیشان دەدات. بە پێی وتەی ئاندریاس مۆلەر پرۆفسۆری مافەکانی مرۆڤ یاسای نێودەوڵەتی گشتی و یاسای نێودەوڵەتی لە زانکۆی باز لە سویسرا، مۆلەر دەڵێت دانپێدانان وەک دەوڵەت بەو مانایە کە فەلەستین دەتوانێت بە شێوەیەکی فەرمی باڵۆهێزخانە لە دەوڵەتانی دانپێداناندا بمەزرێنێت و کارمەندانی دیپلۆماسی بۆ ئەو وڵاتانە بنێرێت. ئەمەش دەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی فەلەستین. ڕۆڵی دانیشتوانی فەلەستین باس لێکات و دەڵێت خەڵکی فەلەستین هیچ دەرفەتێکیان نییە لەم پرۆسەیەدا قسەیان هەبێت هەرچەندە پەیوەندی بە دانپێدانانی دەوڵەتبوونی خۆیانەوە هەیە. مۆلەر لەو بارەوە ڕوونی دەکاتەوە کە دانوستان و پەیوەندیەکان لەسەر سەرانی فەلەستین بەڕێوە دەچن چونکە ململانەکان کاریگەری جیۆپۆلیتیکی گەورەی هەیە. گرنگی دانپێدانان بۆ دانیشتوانی ناوچەکە چییە؟ برینەکان زۆر قوڵن لە نێوان هەردوو دانیشتوانی فەلەستین و ئیسرائیلدا. چارەسەرکردنیان پێویستی بە دانوستانێکی ڕاستەقینە و پێشنیاری ڕاستەقینە دەبێت بۆ چارەسەرکردنی. پرۆفسۆرێک لەم بارەوە دەڵێت ئەمە بە دانپێدانان بەس نییە، بەڵام من وا گریمانە ناکەم کە تەنها دانپێدانان دابەشبوونەکە قوڵتر بکاتەوە چونکە تەحەدایەتی شەڕی ڕۆژانە زۆر لەوە قوڵترە.